پێشی دەستخۆشتان لێکەین بە خێراتنیە کەناڵەکانەکەین. ئێمە وەکو خزم و کەسی بارزان نەسڕوڵڵا هاتوینە لێرە داوای ئەوەکەین کە ئەو عادیسەی شەوی دیکە کە بەناحەق کوژرایە ناو ئەو تەکسیەی کە سایق تەکسیەکە بەناحەق نازانم تیرۆری بزانە ینی تیرۆرش بی ئەوها ناکوژرێ بەڕاستی ئەین جێ قبولکردن نییە بەڵام دەستخۆشی لە شورتە و ئاسایشەکەین پێشەشی زۆر سپاسیانەکەین کە بە ماوەی کورتتر لە 24 سعات ئەو کوڕیان گرتیە و ئێستا داوای حەق خۆمانەکەین ئەمە ئەو نەوێ بزانین لە چ کوژرایە لۆ کوشتی یعنی خەڵک منداری خۆی گەوراکە کاتە 20 سال 25 سال لەوەی بە سعاتێک بە 20 دقە لە پێشساوی هەرگیرێ و خەلاص شتی وهەیە لە دنیاە لۆی داوا لە حکومەتەکەین ئیزراعاتی تونترین ئیزراعاتی دێگە بکە ئەگەر بەمە ئەکە ئەگەر بەدری مەبی ئێستا تەسمیلی ماکە ئەی کوژین بەڕاستی ینی هەمومان هەتا ئێرەمان هاتیە بەڵام دەستخۆشی لێکن کە گرتیتیان پێمان خۆشە وەکو بنەماڕەکە پێمان خۆشە بدێ دەستم ئەگەر ناوێ دەستمە بەخۆی بیکوژی ئەگەر ئیزراعاتە چ توندی لەگەر بکە ینی لە پێی ناوی چی کوشتی تیرۆریست بوو چ بوو لۆ کوشتی با تێ بگەین تێگەین لەسەر دمەقارەیەکی کەم لەسەر چوویتە ناو تەکسی بزانە دمەقارەیان بووە لەسەر پارەیە لەسەر شەچی کەمە ینی کاکە گریمان لەسەر شەڕ بووە با لێی دابە دە ڕۆژە مالی هاتوێرە پێشمەرگەیە ئەو چەند ساڵە پێشمەرگی دە ڕۆژە هاتە هەولێر مالی هاتێرانە لۆی کەسابەتێشکە لەگەر ئەو پیشەی بکە لۆی پێ بەڕێوە بچی لە هەموو شەڕەکانیش بەشدار بووە حادیسەکە کاکە عادیسەکە لە ناو تەکسی ڕوویدا لە دەست مەقارەی ئایا بزانە ئەو کوڕە ئەوەندەی پێ بووە یان زیاتری پێ بوویان معاملەی نەکردیە لەسەر ئەو 5,000 6,000 پێویستی کوشتنەکە کە هاتە خواری لە پشتڕا بەدەبان چەی بیکوژی زابۆی داواکاری لە حکومەتیەوەیە بە زووترین کاتی زراعەتەکی باش دەگە بکە ئەگەر بەمە بی تەسمیلمانەکە ئەگە بەدری خۆمان بی تەسمیلمانەکە بەڵام کە گرتیشی دەستخۆشی لەکەین لە حکومەتی زۆر دەستخۆشێکی باشی لەکەین بەڵام هیوادارین ئیزراعەتەکی ئەوە نیە هەر بیباتە مرکزی و دایبەستی و قەدەوی بکە بەڕاستی ینی جێی قبولکردن نییەوە لە چی کوشت لە بەچ لە بەچ ینی دوژمنایەتیمان دەگە نەبووە نە ئەو کوڕە ئەناسی نە ئەمان ناسی ئەنی هەر یەکەم جارەکە یەکدی ئەبینی لە پێناوی چی کوشتی تێگەی ئەنی گوناعە بەڕاستی دەستان خۆش بیت زۆر سپاس